پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کابرایەکمان بۆ ئەگەڕێتەوە کە گوناحێکی زۆر زۆری کردووە لەوانە 99 کەسی کوشتووە 99 کەسی کوشتووە ئەم کابرایە بڕیاری تەوبە ئەدا ئیمان جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ دڵەکەی دروستکایی ئیمان هێواش هێواش ئەوێ لە ناو دڵیا ڕووناکی دروستکە ئەم کابرایە بڕیار ئەدا تەوبە بکە پرسیار ئەکا لە ئەم و ئەو لە خەڵک ئەڵێ کاکە عالم یەکم پێ پیشاندن با ڕێگام پێ پیشاندا بزانم من ئەتوانم تەوبە بکەم خەڵکی ئەو کاتەش بەعام وەکو خەڵکی ئێستەی لای خۆمان فەقیرە هەر کەسێ ببینن عەمامەیە بەسەرێەوە بێ لە تەلەڤیزۆن دەرچێ ئیتر یەکسەر ئەڵێنەوە عالمە هەر کەسێ بدوێنن ئەقیڕێنێ و خوتبەی خۆشە و مەسەن دووسێ چیرۆک باسەکە لە خەڵکە بێ بە عالم یەکسەر ئەینێرن بۆ لای کەسێک ئاوا مەسەن لە ئەشکەوتێکا خەریکی عیبادەتە و چەند ساڵێکە لەوێ ئەڵێن ئەمە عالمە ئەینێرن بۆ لای ئەوە ئەویش ئەڕوا بۆ لای پرسیاری لێکا ئەڵێ حاڵەتەکەم ئاواتانێ بەڵام کابرایەکی شەڕانیە یعنی تۆ 99 کەست کوشت بێ بە تەکید تەبیعەتە تونوتیژت هەیە لە کەس قبولی قسەیە ناکەی ئەچێتە لای ئەو کابرایە و پێ ئەڵێ من ئەمەوێت تەوبە بکەم کابراش بۆچی ڕۆیشتۆتە ئەو ئاشکەوتە لەبەر ئەوەی حتا پا نەناتە مێرولەیەکە گوناح نەکە گوناحی ئەمەنە لا گەورەیە لە ترسا ڕۆیشتووە دووری گرتووە لە هەموو خەڵ ئەبینێ زەلامی هاتۆتە لای ئەڵێ من 99 کەسم کوشتووە یعنی سەبیری یعنی بیرکەنەوە ئەو کابرا بێ مەوقفی چۆن بێ ئەڵێ بیکە خاتر خوا بە پاڵ دەرێ کاتە دەرەوە ئەڵێ بیکە خاتر خوا بە ئەشکەوتەکە نەڕبێتە سەرمە دەرچوە دەرەوە پاڵێنا ئیتر ئەمیش زۆر تووڕێە ئەمیش ئینسانێکی تەبیعەتونە بەخوا خنجێرێکی پێ بێ خنجێرێک کاتە زگەم کابراشم کابراشا کوژی لا حول ولا قوة إلا بالله من هاتم تەوبە بکەم ئێسەیەکێکیشم کوشت پیا ساڵحێکی تریشم کوشت زۆر بێ تاقەتە بێ زۆر غەمبارە بێ بەڵام تەوبەکە لە ناو دڵیا هەر دێت و ئەڕوا حەزەکە تەوبە بکە پرسیارەکە لەم لەولا کاکە یەکێ گوناحێ گەورەی کردبێ ئەڵێن پیاوێکی عالم هەیە لە فڵان شوێن لە فڵان وڵات بڕۆ خۆتی پێ بگەینە مەگەر ئەوە فتوای تۆ بدە ئەچێتە لای ئەو پیاوە عالمە ئەو زانا گەورەیە پرسیاری لێکا و حاڵی خۆی بۆ باسەکە زاناکەش ئەڵێ بەڵێ هیچ کەسێ ناتوانێت دەرگای تەوبە لە بەندەکانی خوا داخە چەندە گوناحت زۆر بێ زوو فریای خۆت بکە و تەوبە بکە و بۆ ئەوەی خوای تەعالا لێت خۆش ببێ بەڵام ئامۆژگاری یەک دەکەم یەک ئامۆژگاری تۆ ئێستا بەهۆی هاوڕێی خراپەوە بەهۆی خەڵکی خراپەوە بوویتە تام ئینسانە خراپە تۆ ئەگەر واز لەو خەڵکە خراپە نەیەنی بەیانی هەم ئەدوەنەوە سەر ئەو ڕێگایە ئەبێ وازیان لێبێنی ئەو شوتی ئاخر دەی من وڵاتەکەم شارەکەم هەمووی وایە من چی بکەم فەرمووی لەبەر خاتر خوا بۆ ئەوەی خوا تۆبەکەت قبولکە ئەو وڵاتە بەجێ بێڵە ئەو شارە بەجێ بێڵە بڕۆ بۆ فڵان شار ئەوە هەمووی پیاوچاکن پیاوچاکی زۆرترە لە خراپەکاری بڕۆ بۆ خەدوە لەناو ئەوانە تەوبە بکە و بمێنە و بەردەوام بە کابراش لەبەر خاتری خوا هەرچی هەیە ئەیدا بە کۆڵا و ئەیخاتە سەر وڵاخێک و ئەکەوێتە ڕێ ڕوا بۆ ئەو شارە بۆ ئەوەی تەوبە بکە سبحان الله لە ڕێگا ئەجەل دێقە یەگرێ کابرا ئەمرێ لە بینی ئەو دوو شارە لە بین شارە خراپەکەی خۆی لە بین شارە چاکەکە مەلائیکەی ڕەحمەت و مەلائیکەی عەزاب دێن ناوی ئەم پیاوە بنووسن بزانم لە کام لایە خراپەکارە بەڵێ 100 کەسی کوشتووە چاکەکاری چاکە هەیە تەنها ئەوەی بڕیاری تەوبەی داوە و لەبەر خاتری خوا ڕێگای گرتۆتە بەر بڕوا شاری خراپ بەجێ بێڵێ بڕوا بۆ شاری چاک خوای تەعالا حەکەمێک ئەنێرێ لە بینیانە کە قیاسی بکەن لە بینی شارە خراپەکە و هەتا ئەو شوێنە کە مردوتیا لە بینی شار ئەو شوێنەش مردووە تا شارە چاکەکە لە کامانە نزیکتر بێ بەری ئەوەیان ئەکەوێ پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە شارە خراپەکەەوە نزیکتر بوو بەڵام خوای تەعالا زەوی کێشایەوە دڵی بکەوێتە سەر لای چاکە شارە چاکەکەیە ئەو کاتە حەکەمەکە بڕیاری دا کەوا مەلائیکەی چاکە بینووسن چونکە ئەم عەزمی کردو تەوبەی ڕاستەقینە بکە